من کۆمەڵی ئیسلامی کوردستانم کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ڕازگۆیی و بوێری درێژە بە خەباتەکەی دەدات بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان. یەکێک لە تایبەتمەندیەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوەیە هێزێکی ئیسلامی ڕەسەن و هەڵقوڵاوی بارودۆخی کوردستانە و وابەستەی هیچ قوتابخانەیەکی دەرەکی نییە. کۆمەڵی ئیسلامی بەپێی قۆناغ و پێویستی گەلەکەی گۆڕانکاری بەسەر شێوازی خەباتیدا هێناوە. کاتێک لە سەردەمی بەعز میلەتی کورد پێویستی بە هێزی چەکدار و بەرەنگاربوونەوەی ستەمکاریەکانی بەعز بوو، سەرکردەکانی کۆمەڵ ڕۆڵی گەورەیان گێڕا لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد و لەو پێناوەشدا چەندین شەهیدی داوە. لە دوای ساڵی 2003 کاتێک کە ڕژێمی بەعز ڕووخە، کۆمەڵی ئیسلامی دەستی بە خەباتی مەدەنی و سیاسی کرد. کۆمەڵی ئیسلامی لە ژیانی سیاسی خۆیدا بە وێزگەی هەستیار و قۆناغی پڕ لە سەخت و دژواردا تێپەڕیوە. هەر لە شەیدکردنی مامۆستا عەبدوڵڵا قەسرێ لەلایەن هێزەکانی یەکێتی لە بازگەی تاسڵوجە و شەیدکردنی زیاتر لە 40 پێشمەرگە و کادری کۆمەڵ لە ناوچەی هەورامان لەلایەن هێزەکانی ئەمریکا و دەستگیرکردنی مامۆستا عەلی باپیر و ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی لەلایەن هێزەکانی ئەمریکا لە ساڵی 2003. سەرەڕای ئاستەنگەکان کۆمەڵ بەردەوامی بە پرۆژەکەی خۆیدا. لە ساڵی 2005 کاتێک ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە زیندانی ئەمریکیەکان بوو، کۆمەڵ داوای لەلایەنە سیاسیەکانی کوردستان کرد بەشداری بکات لە لیستی هاوپەیمانی کوردستان بۆ پەرلەمانی عێراق، بەڵام داواکەی کۆمەڵیان ڕەت کردەوە. هەندێک هێز بە کۆمەڵیان وت ئێوە کۆتاییتان هات. دوجار کۆمەڵی ئیسلامی بەسەر بەخۆی بەشداری هەڵبژاردنی پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستانی کرد و توانی 2 کورسی پەرلەمانی عێراق و 6 کورسی پەرلەمانی کوردستان بەدەست بێنێت. کۆمەڵ لە سەرەتای کار لە پەرلەمانی عێراقەوە بەڕازگۆیی و بێوێرانە داکۆچی لە مافەکانی خەڵکی کوردستان کردووە. یەکەم پەرلەمانتاری کوردیش کە لە بەغداد شەهید بوو، مامۆستا محەممەد سەنگاوی پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵ بوو. لە سەرجەم خولەکانی پەرلەمان، نوێنەرانی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق نمونەی کەسانی ڕازگۆ و بەرگریکاری سەرسەخت بوون لە مافەکانی کورد. لە خولی یاسای پەرلەمانی عێراقیش فراکسیۆنی کۆمەڵ زۆر ڕازگۆیانە و بێوێرانە داکۆچی لە مافەکانی خەڵکی کوردستان کرد. لەبەر متمانە نەبوون بە حکومەتی هەرێم، فراکسیۆنی کۆمەڵ ڕاشکاوانە داکۆچی لەوە کرد پارەکە نەدرێت بە حکومەتی هەرێم و ڕاستەوخۆ بدرێت بە فەرمانبەران. لەسەر ئاستی کوردستانیش کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکەی لە پەرلەمانی کوردستان بە بوێرانە و ڕازگۆیانە کاریان بۆ خەڵکی کوردستان کردووە. کاتێک پرسی سەرۆکایەتی هەرێم و داخستنی پەرلەمان لە ساڵی 2015 هاتەکایەوە، کۆمەڵ لە سەرزاری ئەمیرەکەیەوە ڕایگەیاند کێو بجوڵێت ئێمە ناجوڵێن و پاشەکشە لە هەڵوێستی خۆمان ناکەین. دەرەنجام کۆمەڵ قسەکانی خۆی بردە سەر و نەبووە پاش خۆی دەسەڵات و بەتوندی دژایەتی خۆی بۆ داخستنی پەرلەمان و درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم دەربڕی. فراکسیۆنەکانی کۆمەڵ لەسەر ئاستی عێراق و کوردستان تاکە فراکسیۆنن، بە یەکڕزی ماوەتەوە و پەرد نەبووە و پارە و پۆست و دەسەڵات لە خشتەی نەبردوون. لەلایەکی ترەوە کۆمەڵی ئیسلامی لە پرسی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان لەسەر ئاستی سەرکردایەتی و فراکسیۆن و جەماوەرەکەی یەک هەڵوێستیان هەبووە. لەسەر ئاستی ڕاگەیاندنیش کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک خاوەنی یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردستان لە ڕێی کەناڵی پەیام بەردەوام گەندەڵی و خراپەکاریەکانی دەسەڵاتی خستۆتە ڕوو داکۆچی لە مافەکانی خەڵکی کوردستان کردووە. لە هەمان کاتدا بەرنامەی بەخشینی بۆ هەژاران و لێقەوماوان لە کەناڵی پەیام دامەزراند و لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا هاوکاری هەزاران کەسی کەم دەرامەتی کردووە و نەخۆشخانەی بەخشینیشی بۆ خزمەتی هاوڵاتیان دامەزراند. لە ڕووی پەروەردە و بانگەوازیش کۆمەڵی ئیسلامی کوردستان هەزاران خەڵکی دەستپاک و ڕازگۆی پێشکەشی کۆمەلگا کردووە. لەم هەڵبژارنەشدا چاوەڕێ دەکرێت ژمارەی دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی زیاد بکات بەهۆی هەڵوێستە ڕاشکاوانەکانی و ڕەگەڵ دەسەڵات نەکەوتن و مانەوە لە بەرەی گەلدا.